لەم ڕۆژە پیرۆزەدا نەکە سەرنەوی دەکەم بۆ شەهیدەکانی یەکێتی دێمە سەرچۆک دەڵێم بە کەسوکارە سەربەرزەکان دەڵێم ئاسوودە بن خوێنی ڕۆڵەکانی ئێوە بە فیڕۆ نەڕۆشتووە ئێمە هەمووشمان لەسەر ڕێبازی ئەو شەهیدانین و لەسەر ڕێبازەکەی جەنابی مام جەلالین. ئێمە ئەمانەی وەکو کەسوکاری شەهیدان هەڵوێستمان هەبێ ئەم یادە بێتە هەوێنی ئاشتەوایی بۆ ناو یەکێتیەکەمان. ئەو پیرۆزبایی لە هەموو کوردستانەکەم و بە بۆنەی سەربەرزیەکانی شەهیدەکانمانەوە. شەهیدانی کوردستان شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سنگیان کرد بە قەڵغان بۆ خاک و وەتەن و نیشتیمان سەبوری بە کەسوکار و داکی شەهیدانەیەم جاری کە پیرۆز بە یادی شەهیدان. لە 21 یانزەیەم و ساڵی ڕۆژی شەهیدانی یەکێتیە ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدە قارەمانانەدا ئەنەوێنین سەیری مێژووی پڕ لە مێژینەی یەکێتی نیشتیمانی کوردستانکەن ئەوە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتیە و بە خوێنی و شەهیدانە ئەم ڕۆژە بەرهەم هاتووە. سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شەهیدانی ئەو حیزبەی کە ڕووبارێک خوێنی بەخشیوە لە پێناوە میلەتەدا. لەم ڕۆژەدا وەک جەنابی مام هەموو کاتێک لە خەمخۆر و دڵسۆزی کەسوکاری شەهیدانی سەربەرز بووە هیوادارم سەرکردایەتی نوێ جارێکی کە وەک ڕوتینێکەوە ئاگای لە هەموو کەسوکاری شەهیدانی سەربەرز و هەموو ئیش و کارێکیان بۆ فەران بۆ کوڕ و کچەکانیان بگات.